سڵاوێکی دووبارەتان لێبێ سپاس هەتاکو ئێستا لەگەڵمانن لە تەوەری ئەم بەشای قساکەین لەسەر بابەتێکی تەندروستی ئەویش پەیوەستە بە ڕژێنەری پەریزادەوە ئەوەی کە لەناو خەڵکا پێی ئەوترێت غودەی دەرەقی و هەروەها غودەی تەمەڵەکە و ئەمانەوێت لەسەر جیاوازی هەر یەکەیان قسە بکەین نیشانەکان ئەمڕۆ بەیانی کاتێک من لە ساڵۆن خەریب خۆم ئامادەکرد لەگەڵ هاوڕێیانە باسمان نەکرد بۆ نمونە ئەمڕۆ تەوەرێکی لەم جۆرەمان هەیە دوودانە لە خاتوونەکانمان خۆی ئەم غودەی دەرەقییان لە ڕاستیا هەبوو هەردووکیان چالاک بوون غودەکان و کاتە ئەوەی کە نیشانەدات لە لای ئێمەی کوردان ئەمە هەیە و باوە کاتە چۆن بیناسین چۆن لە یەکیان جیا بکەینەوە و هەروەها چارەسەرەکە چۆنە زۆر جار بوون منە خاتوونێک دووگیانە نازانێت ئایا ئەبێ بەردەوام بێت ئەگە بۆ منە فترێکە سەردانی پزیشکی نەکردووە بچێتەوە سەردان بکات دەرمان وەرگێت دەرمان بوەستێنێ چۆن مامەڵە بکا لەگەڵ یاخود بۆ نمونە شێوازی ژیانی چۆن بگۆڕێ ئەمە بابەتێکە گفتوگۆکردن لەسەری دانین بۆ بەڕێز دکتور داهات حەوێزی پسپۆڕی هەناوی و شەکرە و غودە زۆر بە خێراتنی بەڕێزت ئەکەین دکتور سپاس لەم بەیانی ساردە بەفراوی کوردستانە لەگەڵ بەرنامەکە ئێمە میوان ئەبین جا دکتۆرگیان هەر سەرەتا لە ئەمەوە دەست بکەین کاتێک باسی ڕژێنەری پەریزادا کرد دوو لە قیلەیە بێتەوە لە ڕاستی یەکێکیان غودەی دەرەقیەکەی یان ئەوەی کە چالاکە یەکێکیان تەمەڵەکەیە سەرەتا با بە چالاکەکەەوە دەست پێ بکەین ئەگە بەڕێزت پێمان بڵێ ئەمە نیشانەکانی چییە ئەسڵەن بۆ چالاک ئەبێت ئەم ڕژێنەرە لە جەستەیە سەرەتا بەیانتان باش تەمان غودەی دەرەقی یاخود ڕژێنی غودەی پەریزادە لێرەیە کە لەکەوێتە ناوەڕاستی ملەوە ئەم غودەی ئیشی ئەوەیە کە هۆرمۆناتی لەش ڕێگەکاتەوە لێدایان دڵ ڕێگەکاتەوە میتابۆلیزمی لەش ڕێگەکاتەوە توانەوەی چەوری و کێش و ئەمانە هەمووی لەژێر سەرپەرشتی ئەم غودەیە هەموو هۆرمۆناتی لەش لەژێر سەرپەرشتی و کۆنتڕۆڵی ئەم غودەیە تەمەن غودەی چالاک یاخود کە پێوترێ غودەی سام ئەم حاڵەتە کاتێک دروستە بێ کە غودەکە زۆر چالاک ئەبێ هۆرمۆنەکەی لەشی زۆر ڕژێتە ناو خوێنەوە لەو کاتیان نەخۆشەکە هەست بە نیشانەکانی غودەی چالاکەکە نیشانەکانی بریتین لەوەی کە کەسەکە هەست بە دڵەکوتەیەکە لەدایان دڵی سەری ئەبێ عارەقە زۆرە کاتەوە بۆ نوێنە جێوێکی ئاوا سارد و وەکو جەنابەت باسە کە بەستەڵەک و شەختەیە بۆ نە عارەقە ئاکاتەوە حەز ناکە شتێکی زۆر گەرم لە بپۆشێت هەروەها ئەو کەسانە وانەیە کە کێشی لەشیان زۆر دائابەزێ بەبێ کە پارێزی بکەن زۆر زەعیفە بن هەنیشان وان لێ تووشی هەڵچوون و تووڕەبوون و عەسەبی بوون و تێکچوونی خەوە بن ئەمە وەکو نیشانەی غودەی چالاک چونکە غودە تاسیرە کاتە سەر نەفسیەت و سەر میزاجی کەسەکە خۆی دوای ئەوە کە کەسەکە نیشانە فەحسەکە لە پشکنینی خوێنیا دەرەکەوێ هەروەها لە پشکنینی سۆنەری غودەیە دەرەکەوێ ئەبێ هەردووکی کات بەڵێ لە غودەی چالاک ئەبێ هەردووکیان بکرێت چونکە نیشانەکان لە پشکنینەکە دەرەکەوێت کە غودەی چالاکی هەیە لە سۆنەرەکەش ئەوە دەرەکەوێت ئەگەر هەوکردنی غودەی هەبێ ئەگەر گرێ غودەی هەبێ یاخود جارێ غودەکەی زۆر گەورە ئەبێت تەنانەت جاری وای لێکە زەخت دەخاتە سەر بۆڕی هەناسەی و تووشی ئەوەیەکە کە هەناسی توم بێ لە کاتی ڕۆژنا یاخود تووشی ئەوەیەکە کە ناتوانێت خواردن بە ئاسانی قوت بدا لە کاتی پار و قودانە خواردنەکە لە بینی ئەگیرێ لەو حاڵەتانە لە سۆنەرەکە دەرەکەوێ و تەنانەت جاری واشەیە پێویستەکە ئەشیعەی تەنووری ملی بۆ بکرێت چونکە غودەکەی وەنە گەورە بێ زەخت دەخاتە سەر دەفەی سنگی باشە کاتە ئەمە چالاکەکەیانە دکتۆر ئەوەی کە بۆ نمونە هەندێکە جار ئەچین بەلای دکتۆر ئەوامان پێڵڵە دەست ڕاگرە بزانم ئەلەرزەیانە ئەمە پەیوەندی بە بەڵێ پێنی بە غودەی چالاکەوە کەسەکە دەست لەرزینی ئەبێ کەسێکی ئاسایی لە کاتی وەستانە نابێت دەستی بلەرزیە بەڵام ئەو کەسانی کە غودەی چالاکیانەیە دەستیان لەرزێ لە کاتی ئەوەی کە ئێمە زیاتر تێبینیەکەین وەکو بسیون نەخۆشەکە جارە خۆشی تێبینیەکە ئەڵێ لە کاتی ئیشکردنا دەستم ئەلەرزێ یان ناتوانم کوپێک هەڵگرم ناتوانم ئیشێکی ناوماڵ بکەم لەبەر دەست لەرزینی زۆرە بێ ئەوە پەیوەندی بە غودەی چالاکەوە هەیە ئەمە هۆکارەکەی چییە؟ ماڵێ زۆربەی کات ئەم نەخۆشیانە نەخۆشی غودە پەیوەندیان بە بەرگری لەشەوە هەیە پێیانوترێ ئۆتۆ ئیمیون دیزیز ئۆتۆ ئیمیون دیزیز یعنی چی یعنی بەرگری لەشی کەسەکە خۆی دژی خۆی ئیشەکاتەوە وەکو وایە بۆ نمونە کودەتایە کە بێ لە ناو وڵاتێکە ئینقلابێک هەبێ لە ناو وڵاتێکە مەجموعەیەک سوپا دژی حکوومەتەکە خۆی هەڵەگەڕێنەوە لەناو جەستەشا بەو شێوازە هەنێ نەخۆشی هەیە بەهۆی بەرگری خۆبەرگریەوە دروستە بێ پێوترێ خۆبەرگری یعنی ئۆتۆ ئیمیون دیزیز وای لێ کەسەکە تووشی هەوکردنێکی زۆر ئەبێ غودەکانی زۆر چالاک ئەبێ غودەکان لەژێر کۆنتڕۆڵ دەرەچێت و وای لێ تووشی غودەی سامە بێت باشە ئێستا کاتە ئەمە بەڕێزت باسی نیشانەکان و ئەمانەت کرد وەکو شێوازی ژیان وەکو سترس ئەمانە هیچ دەور ئەبینێت بۆی کە کەسێک تووشی ئەم غودەیە بکەوە چالاکی بکە ئێمە بێت دوشتی جیاوکەینەوە ئایا قەلەقی ئەبێتەوە هۆی غودە
یاخود غودە ئەبێتەوەی قەلەقی چون وەڵچوون. دکتۆر من بیستم جارێکیان هەر لە پزیشکێکی بەڕێز خاتوونێک توش ببووتی ئەمە نەخەفەت خواردن ژیانی پڕ لە سترێس هۆکار بووە بۆ ئەمە ڕاستە بەڕاستی خۆی خەفەت و قەلەقی نابێت هۆی دروستبوونی غودە، چکە غودە نەخۆشیەکە پەیوەندی بە بەرگری لەشەوە هەیە. بەڵام ئەگەر کەسەکە غودەی چالاکی هەبێ یاخود غودەی سامی هەبێ زیاتر ئەبێت هۆی هەڵچوون و تۆڕەبوون و سترێس و ئەمانەی بۆ زیاکە. هەروە وای لێکە نیشانەکانی زیاتر تیا دەرکەوێت لە کەسێکم حاڵەتانی نەبێ، چکە هەردوو هۆکارەکە بێکەوە کۆ بێتەوە، هەم سترێس و قەلەقی و دڵەڕاوچیەکە ئەبێت هۆی وای لێکە کە خەوشتی لێ تێگەداتە بێت هۆی هەڵچوون و تۆڕەبوون، هەم غودەکە خۆشی وای لێکە. لەوە زۆر چاریشە بوون نەخۆش هەبووە بۆ فترێکی زۆر چارەسەری دەرونی وەرگرتووە، تەنانەت نەخۆشە بووە لە نەخۆشخانی دەرونی داخل کراوە بە حساب نەخۆشی دەرونی هەیە، بەڵام دەرکەوتۆ کە غودەی چالاکی هەیە بە چارەسەرکردنی غودەکەی نەخۆشی دەرونیەکەی نەماوە. زۆر باشە، حاڵەتی وا زۆر زۆرە. زۆر باشە. کاتێ دکتۆر ئێوە بە چی ئەمە لێرێک جیا ئەکەنەوە کە لەوانەیە ئەمە تەنیا غودە بێت؟ مەبەستم ئەوەیە چ نەخۆشیەکی تر هەیە لەوانەیە ئەم نیشانانەی تا ڕادەیەک لە ئەم غودە چالاکە بچێت، لەم ڕژێنەرە چالاکە بچێت کە لەوانەیە هەندێک جار بۆ دەستنیشانی نەخۆشیەکە سەر لە پزیشکەکە یان لە نەخۆشەکە تێک بدات. ئێمە بۆ هەموو دەستنیشانکردنی هەموو نەخۆشیەک پشت بە سێشت دەبەستین. یەکەمینیان پرسیار لە نەخۆشەکەکە نیشانەکانی چین، پێشنەی خێزانی، تەمە پێشنەی خێزانیش دەوری زۆری هەیە بۆ نمونە ئەو کەسانی کە بە عالی نەخۆشی غودەیان لەگەڵە لەوانەیە ئەوانەی تریش تووشی خۆت دەبن. دووەمینیان ئەو پشکنینە کە ئێمە بۆ ئێکەین، هەم پشکنینی سەریری وەکو جەنابەت باسەکە دەست لەرزین و ئەمانە بۆ نەسەری ملیەکەی بزانین غودەکەی ئاوساوە، هەر نیشانەی تری بۆ یەک لە نیشانەکانی تر زیاتر لە ئافرەتانە دەرەکەی و قژ هەڵوەرینە. قژ هەڵوەرینێکی زۆر یەکێک لە نیشانەکانی غودەی چالاک یاخود تێکچوونی پێست یاخود ئاوساوی و تێکچوونی نینوەکەکان، ئەمانە غودەی چالاکە. سێمینیان ئێمە پشت بە پشکنینەکانی خوێن ئەبەستین، بزانین پشکنینی خوێنی چۆنە، سۆنەری چۆنە، ئەمانە دیارریەکە لەگەڵ نەخۆشەکانی تراجیەکاتەوە ئایا بزانین ئەمە نەخۆشی غودەیە یاخود نەخۆشیێکی ترە. جەنابەت وەکو باس کرد زۆر نەخۆشی هەیە نیشانەکانیان تێکەڵە، بەڵام بە پرسیارکردن لە نەخۆشەکە و بە پشکنینی سەریری و بە پشکنینی تاقیگەی و سۆنەر دەرەکەوێت ئایا حاڵەتە غودەیە یاخود نەخۆشیێکی ترە. دکتۆر تخوا مادام باسی ئەم بابەتاکەن بە ئەمە بڵێم لە جەنابەت بپرسم، هەندێک کەسێ ئەڵێ کە تفقوت ئەیەم ئاوی دەبم قوتەیەم هەستەکەم شتێک لە قوڕگ ماگیری خواردە، ئەمە هەر پەیوەندی بە ئەم ڕژێنەرەوە هەیە یان نەڵانێ بۆ نمونە گرفتی تر بێت. هۆکارەکە جاری وایە شانێک ئەتوانن ئێوە سەیریکەن؟ بڵێ لەو حاڵەتە ئەگەر گری غودەی هەبێت دەرەکەوێت لە ملیە لە سۆنە لە ئێستا من جەنابەت ئەگەم سەیری ملیت کە بەزانم کە بڵێن غودەکەت ئاوساو یاخود نەئاوساوە دەرەکەوێت چکان نێجار هەیە ئاوی دەم کە قوتبم دەرەکەوێت؟ بەڵێ سەیریکەم ئێستا قوتی بکەم دکتۆر؟ ئەرە وەڵام مەمنونە بم. ئێستا ئەمە زەحمەت دەبێ ئەمە هەمە یانە دکتۆر ئەدەت فێ خود بە زەحمەت دەبێ نەخێر ئەمەی تۆ لەو ناچی غودەت هەبێ، بەڵام هەنێ حاڵەت سپاس بۆ خۆ ئەنە حاڵەتانە جاری وایە پەیوەندی بە ئێمە کڕکرارەگەیەکمان هەیە پێوتری ئادامز ئەپڵ کڕکراگەیەکە لێرە، هەنێک کەسێکە خۆیان زەعیف لاوازن تۆزە قوڕیان دەڕەپەڕێ، ئەمە غودە نییە، ئەمە کڕکراگەی غودەیە کە ئەکەوێتە سەر و غودەکەوە، غودەکە ئەکەوێتە ژێر ئەم کڕکراگە، یعنی هەموو ئاوساوێکی مل غودە نییە، بە پێی شوێنی ئاوساویەکە بە پێوێکە لەگەڵ تفقودانە یەتە خواروە چێتە سەرەوە بە پێی نیشانەکانی تریکە غودە باسمان کرد دەرەکەی بەڵێ لەگەڵەوەی ئەجوڵێ، بەڵام هەندێک حاڵەتی لەگەڵیان ناجوڵێ و هەندێک حاڵەتیش هەیە تەنانەت ئێمەش ناتوانین دیاریکەین، ئەبێ سۆنەر بۆ نەخۆشەکە بکرێت. زۆر باشە. بۆ چارەسەریم کەسانە چیەکەن دکتۆر؟ تەنیا دەرمانە؟ چارەسەرەکە سێ شێوازی چارەسەر هەیە. شێواز یەکەمیان بریتێ لە دەرمان، ئەوەی باشە زۆربەی کات غودەی چالک یاخود غودەی سام بە چارەسەر کۆنتڕۆڵ ئەبێ، لەوانەیە پێویستکە نەخۆشەکە ساڵێ بۆ 2 ساڵ چارەسەر وەرگێت و ئیتر غودەکەی ئەپەڕێت. ئەمە وەکو غودەی چالک نامێنێ، بەڵێ زۆربەی کات نامێنێ. چارەسەرەکە بەپێی وەزنی کەسەکە بەپێی نیشانەکانی کەسەکە مجموعەیە چارەسەری دەرمانمان هەیە کە نەخۆشەکە لەوانی پێویستکە لە سەرەتایە بوون 9 حەب بخوا لە ڕۆژێکە، دوای ئەکرێ بە 6 حەب، دوای ئەکرێ بە 4 حەب، دوای لەوانی بیکە بۆ یەکە هەفتەی 2 ڕۆژ حەبی خۆت دەبخوا بۆ نمونە تا کاتێ بە تەواتی کۆنتڕۆڵە بێ. بەڵام تکایە ئەو کەسانی کە غودەی چالاکیان هەیە ئەگە چارەسەرەکەشیان وەستان یان دکتۆرەکە بۆی وەستانن ئەبێ 6 مانگ جارێ پشکنینی غودە بکەنەوە، چونکە هەنێ جاری هەیە غودە سەر هەڵەداتەوە. پشکنینەکە بە ئازمای یان با بڵێن بە پشکنینی خوێنەکەیە یان بە سۆنەرەکە؟ بە پێی حاڵەتێک ئەگە گرێ غودەی هەبێ ئەبێ سۆنەری غودەکەش بکات، ئەگەر بەس بە تەنیا غودەی چالاکی هەبێ ئەو کاتە بە پێی پشکنینی خوێنەکە دەرەکەوێت. دووەم ڕێگەی چارەسەرکردن لە غودەی ساما بریتێ لە نەشتەرگەری. لە چه حاڵەتەکە پێویستەکە نەشتەرگەری بۆ غودە بکرێت؟ لەو حاڵەتانەی کە نەخۆشەکە بە چارەسەری دەرمان غودەکەی کۆنتڕۆڵ نابێ
دوامینیان ئەگە گری خوددەی هەبێ بە تایبەتی هەنێک گری ژەهراوی هەبێ پێوترە گری ژەهراوی تۆکسیک نۆدیۆل لەم حاڵەتانەیە پێویستەکە نەخۆشەکە چارەسەری گریەکان بکرێت نەشتەرگەری بۆ گریەکە بکرێت و گریەکەی لا ببرێ و هەنێ جاریشێ ئەگە گریەکانی زۆر بێ مجموعی گرێ هەبێ پێویستەکە هەموو خوددەکەی لا ببرێ. ئەمە لە چ حاڵەتێکە لانێ ئەم ڕژێنەرە چالاکە بەرە و شێرپەنجەی بوون بڕوا دوکتۆر؟ لانی حاڵەتە و کەسانی کە پێشینەی خێزانیان هەیە کە شێرپەنجەی خوددایان لەگەڵا یاخود و کەسانی کە لە تەمەنێکی زۆرە و لە بە ساڵات چوە تووشی گرەی خوددە ئەبن ئەوە لەوانەیە گرێ شێرپەنجەی بێ یاخود لە مناڵانە گرەی خوددە لە مناڵانە لەوانی شێرپەنجەی بێ بۆیە پێویستەکە فەحسی پشکنینی خانەی بۆ بکرێت پارچەیەک لە گرەیەکە وەرەگیرە بە سرنج ئەنێرێ بۆ زەرع بەوە دەرەکەوێ ئایا خوددەکەی شێرپەنجەی یاخود شێرپەنجەی نییە. هەنێ حاڵەتیشە کە ئەیبینی گرێەکە لە پڕ گەورە ئەبێت بۆ نمونە لە ئێستاە 10 میلیمە دوای مانگێک سۆنەری بۆکەیتەوێ بە 20 میلیم ئەوە لەوانەیە شێرپەنجی بچکە لە پڕ گەورە بوو عادەتەن گرەیە کە بێوەی بێت بێوەی بێ و شێرپەنجەی نێ بێ عادەتەن گرێەکە گەورە نابێت وەکو خۆی ئەمێنێتەوە بەڵام ئەگە گرێەکە شێرپەنجەی بێ دوای مانگێک دوو مانگ دەبڵە بێتەوە لە دەبەوە بە 20 لە 20 بە 40 وردەوە دەزیاکە یاخود لە سۆنەرە دکتۆری سۆنەرەکان دیاریەکە هەندێک پێکاتەی گرێ هەیە دەرەکەوێت کە گرێ شێرپەنجەیە شکلی گرێەکە ئەمانە هەندێ جاریشەیە بە فەحس دەرەکەوێت چارەسەری سێمینە بۆ خوددەی سام بریتە لە چارەسەری تیشکی لەیزەر بۆ نەقەترەیەکە یاخود حەبێک نەخۆشەکە ئەیخوات و خوددەکەی ئەتوێنێتەوە ئەم چارەسەرێکی زۆر باش و ئاسانە بۆ کەسانی کە ناتوانن نەشتەریگەری بکەن یانەوانی کە حەزیان لێنێ نەشتەرگەری بکەن ئەمە ئێستا خۆشبەختانە شاری سلیمانی هەیە پێشتر بەس بەتەنیا لە ئێران هەبوو بەڵام ئێستا لە شاری سلیمانی ئەو چارەسەرە بەردەستە بمبورە قسەکەشم بڕی مەترسی کەمتر نییە ئەمە ئەنجامدانی مەترسی کەمترە بەڵام هەنێ حساباتی تایە بۆ نمونە بۆ ئافرەتانی سکپڕ نابێ بەکار بێت بۆ کەسانی کانی نەخۆشیان هەیە بەکار نابێ بەکار بێت و هەنێ جاریشی هەنێ مزعفاتی تری هەیە لەوانەیە کەسەکەوای لێ بێ خوددەکەی دیسان دروست بێتەوە یاخود خوددەکەی زۆر بێ بە خوددەی تەماڵ وانێ کەسیشی حەزی لەو چارەسەرە نییە کە پێی ئەڵێن چارەسەری تیشکی وەکوە سیرێکە کەمە چارەسەرێکە پەیوەندی بە شێرپەنجەوە هەیە بۆیە زۆر حەزە لە چارەسەر نییە زۆر باش لەبارەی چالاکەکەەوە هەموو لاینەکانیمان باس هیوادارم تەنیا با باسێک دەرمانەکان کرد هەندێک جار ئەو کەسانی دەرمانەکان بەکار ئەهێنن دکتۆر ئەڵێن هەندێک ماکیان بۆ دروست ئەبێ بۆ نمونە بە قسەکەی جەنابەت قژڕوتانەوەیان هەبووە زیاتری کردووە دەرمانەکان خواردووە بۆ نمونە تووشی سکچوونی زۆر بوون تووشی بۆ نمونە بێهێزی بوون ئەمما کانە ئاساییە لەبەر دەرمانەکان یانلانەی دەرمانەکان پێ نەکەوتوێت هەنێ حاڵەتێ ماکەکان پەیوەندی بە نەخۆشەکە خۆیەوە هەیە ئەگەر پەیوەندی بە چارەسەرەکەەوە بە دەرمانەکەەوە بێ هەر لە یەکەم وەرگرتنی یەکەم حەبی دەرمانەکەەوە ئەم کاریگەری لاوەچانە دەرەکەوێت بۆ نونە کاریگەری لاوەکی دەرمانی دیژە خوددە یان خۆکەوەی کە بە خوددەی چالاک بەکارێ بریتە لە هەستیاری پێست حساسەتی پێست دروستەکە سووربوونەوەی پێست دروستەکە جاری وا بێت هۆی کێشی گەدە و سکچوون و ڕشانەوە هەنێ جار هەبێت هۆی زیادبوونی ئەنزیمەکانی جگەر ئەنزیمەکانی جگەر زۆر بەرزە بێتەوە هەنێ جار هەبێت هۆی دابەزینی خۆڕەکەسی پێکان و تەنانە کەسەکە وای لێبێت کە بەرگری لەشی زۆر دابەزێ و لەوانێت تووشی هەوکردن بێت هەنێ جاریشەیە کەسەکە بێت تۆی هەوکردن و ئیلتیهاباتی قوڕک بۆ ئێمە پێیان دەڵێ منە خۆشەکان ئەگەر حەبی خوددەکەیان خوارد ئەگە هەستیان بە لەرزوتا کردوای حەبەکە یاخود هەستیان بە ئازارێکی قورگیان کرد ئەبێ زوو سەردانی پزیشکەکە بکەنەوە پێویستەکە پشکنینی خوێنیان بۆ بکرێ نەوکو تووشی هەوکردنی خوێن بووبن لەو حاڵەتەیە پێویستەکە چارەسەکان بۆ بگۆڕدرێت باشە ئێستا بابێنە سەر تەماڵک مەڵێ چی واکە ڕژێنەرەکە تەمەڵکە چالاکی زۆر کەم بکاتەوە بەڵێ تەمان خوددەی تەماڵ نەخۆشیی زۆر باوە بە تایبەتی لە کوردستان دکتۆر تازە هەر ئازیێت کێشی باسی بکەیت بەڵێ خوددەکە ئەم حاڵەتانە خوددەی تەماڵ لە زیاتر لە ئافرەتانە هەیە هەروە لە بەروی ئافرەتان زیاتر تێکچوونی هۆرمۆناتیان هەیە بۆیە زیاتر تووشی خوددەی تەماڵە بن هەروەها ئافرەتان هەندێک جار هەیە بۆی سکپڕیەوە تووشی خوددە ئەبن چکێمە هەنێ خوددەمان هەیە پێوتری خوددەی تەماڵی سەر سکپڕی وەک چۆن شەکرەی سکپڕی هەیە و زەختی سکپڕی هەیە خوددەی تەمەڵی سکپڕیشیە لە کاتی سکپڕێکەیە پێویستان بە چارەسەر و دوایەوە پێویستان بە چارەسەر نامێنێ خوددەی تەمەڵ هۆکارەکەی زۆر لە عالەمە بەعام پەیوەندی بە کەمی ئایۆدینەوە هەیە کەمی ئایۆدین خوێی ئایۆدین کە کەم بێ بە تایبەتی لە وڵاتانی کە خوێی ئایۆدین کەمە بە تایبەتی لە وڵاتی ئێمە لەوە ئەچی ئەو خاکەی کە ئێمە بۆن لەسەرین و ئەو کوشت و کاڵوشتی کە ئیکەین ئەو خۆراکی کە لە خاکەکەەوە دروست دەبێ ئایۆدینی کەم بێ دکتۆر ئێستا ئەم ئایۆدینە بۆ خوێ زۆرەکرا یعنی ئەوەی خوێ پێم وابێت لە مەتبەخ بەکارێنێ ئایۆدینەکەی هەیە بەڵێ کاتە ئەی بۆ چی هێشتا هەر بنەبڕنەبووە هەر وەکو خۆیلانە یا ما بێتەوە بەڵام هەیە مەبەستم ئەوەیە یەکەم ئەوە هۆکارێکە بریتە لە کەمی ئایۆدین دووەم هۆکاریان بریتە لە جینات
هەندێک کەسێ بە ئاجینات خوێکە هیچ کاریگەریەکی لانێ ئەو توی نەکرد بە بنەبڕی نەکرد بێت ئەخ جاروان نەخۆشیەکە ئەوەنە قورسە بەس بە خوێەکە بناتوانێت بنەبڕیکە یعنی کاتە پێویست بەڵێ وەکاری تر هەیە و کاری ئۆتۆئیمین دیسان بۆ پەیوەندی بە بەرگری لەشی کەسەکەوەیە هەوکردن هەندێک جاری هەوکردنی درێژخان بە تایبەتی هەنێ هەوکردنی هەیە لە سەرەتای پاییز و لە سەرەتای زستانە دروستە بێ هەوکردنی ڤایرۆسی وای لێکە خودەکەی تەمەڵە بێت چالاکی کەمە بێتەوە هەندێک جاریشەیە پەیوەندی بە هەنی چارەسەرەوە هەیە بۆ و کەسانی کە چارەسەری تشکی بەکارێنێن یا خود کەسێک نەشتەرگەری خودەی کردو بۆ خودەی چالاک دوای نەشتەرگەریەکە ئەبێ بە خودەی تەمەڵ لەو حاڵەتە پێویستەکە بەردەوام چارەسەری خودەی تەمەڵ بەکاربێنێ هاوە وەکو نیشانەکانی ڕێک بە پێچەوانەی غودە چالاکەکەەوە یاننا تقریبا نیشانەکانی ناوەکەی لە خۆ هاتو کاڵی خودەی تەمەڵ کەسەکە هەست بە تەمەڵی و بێهێزی و لاوازیەکە بۆ منە ئەڵێ وەکو جاران ئیشم پێ ناکرێ خەواڵوو ئەبێ تێرخەو نابێ هەروەها کێشیان زیاکە یاخود بە ئاسانی کێشیان داناوەزێ ئەمە لەبەرە جوڵیان کەمە بێتەوە نە لەبەر جوڵەش نی وایە بۆ نەچێ بۆ ڕاضە ئەچێ بۆ جیم پارێزێکی زۆریش ئەکە بەڵام هەر کێشی دانابەزێ لەبەروی میتابۆلیزم لەشی خاو بێتەوە ئەم خودەیە پەیوەندی بە میتابۆلیزمەوە هەیە ینی هەموو زیندە چالاکیەکانی لەش لەژێر کۆنتۆڵ و هەیمەنەی ئەم غودەیە کەوای لێبێ خودەکە ئیژنەکە کەواتە میتابۆلیزمی لەشی باش نابێت و کەواتە چەوری ناتوێنێتەوە کێشی دانابەزێ بە ئاسانی کێشی دانابەزێ بۆ یەک نیشانە زۆر گرنگەکانی خودەی تەمەڵ بریتە لە کێش زۆری یاخود خەڵەوی کاتە دکتۆر ئەو کەسانێک بوون کێشیان زۆرە بەردەوام مەڵێن بە ئاو خواردنەوەش قەڵاو ئەبم لانە یەکێک لە هۆکارەکان ئەسڵەنەوە بەڵێ یەکێک لە هۆکار زۆر گرنگەکانیش خودەی تەمەڵە زۆر گرنگە هەندێک جاریشەیە کەسەکە فشاری خوێنی بەرزە بێتەوە بە تایبەتی زەختی ژێرێ بەرزە بێتەوە چەوری خوێنی بەرزە بێتەوە چەوری سەرجگەری بەرزە بێتەوە بۆ نمونە وای لەکە کە تووشی کێشەی مەعیدەیەکە هەندێک کەسێک ئەڵێ قۆڵۆنی من هەیە یان بۆ کێشەی مەعیدەم هەیە لەوانەیە وەک چۆن خودەکەی تەمەڵە لەوانەیە ڕیخۆڵەشی تەمەڵ بێ وای لەکە دایمە هەست بە قەبزی و ئازاری ناوسک و غازاتە بێ بۆیە یەکێک لە نیشانە زۆر گرنگەکان بۆ کەسانی کە قۆڵۆنیان هەیە ئەبێ فەحسی غودە بکرێ ئەبێ غودەکە یەکلایی بکرێت و ئایا غودەی تەمەڵی هەیە خودنە ئینجا بڵین ئەم کەسە قۆڵۆنی هەیە خود نیەتی زۆر باشە بە چ ڕێگەیەک بۆتان دەرئەکەوێت زۆربێ کات بە نیشانەکانی کە کەسەکە ئەبینی هەندێک نیشانەی تایە بۆ نمونە دەمچاوی ئاوساوە قاچی ئاوساوە یاخود چرچی و لۆچی پێستی زیاکە بە تایبەتی لە ئافرەتانە هەروەها ڕەنگی سپی هەڵەگەڕێت ئەمانە زیاتر ڕەنگیان سپی هەڵەگەڕێ و کەسانێکە خودەی تەمەڵە لەگەڵە ئەنجا بە نیشانەکانیە بە پشکنینی تاقیگەی دەرەکەوێت کە خودەکەی تەمەڵە دووسێ پشکنینمان هەیە TSH و فری T4 ئەمانە بە خوێن ئەکرێ و کەم جار هەیە پێویستیان بە سۆنەر هەیە زۆربەی کات غودەی تەمەڵ بەس بەتەنە بە پشکنینی تاقیگەی دەرەکەوێت پێویست بە سۆنەر ناکەم زۆر باشە جا دکتۆر وەکو چارەسەر بۆ ئەمان چی ئەکرێت و ئایا بۆ نمونە زۆر جار ئەم کەسانە کە تەمەڵە ئەترسن ئەڵێن نەکاتیامانە درێژخایەن بێت وا هەیە کە لە کەسەکە بمێنێتەوە ئەگەر کەسەکە پێشینەی خێزانی هەبێ زۆربەی کات درێژخایەنە ئەگەر کەسەکە هەنێ فەحسی بۆ کرێت کە پێویسترە فەحسی بەرگری خوددە کە فەحسێکی تایبەتە ئەگەر فەحسی بەرز بێ ئەوە نیشانی ئەوکە حاڵەتەکەی درێژخانە پێویستەکە بەردەوام حەبی خوددە بەکاربێنێ و تەمەن بەپێی حاڵەتەکە چارەسەرەکە تەنها حەبی تایرۆکسینە بۆ خوددەی تەمەڵ تەنها حەبی تایرۆکسینە لەگەڵ هەنێ حەبیتر هەیە کە حەبی یارمەتی دەرن وەکو حەبی سیلینیۆم و حەبی مەقەی خوددە ئەمە یارمەتی چالاکردنی خوددەکەی ئەدا بەڵام دکتۆر هەمووی بنووسە بەڵێ چونکە بەپێی کێشی لەشی کەسەکە ئەگۆڕێ بەپێی تەمەنی کەسەکە ئەگۆڕێ بەپێی نەخۆشی درێژخانەکانی ئەگۆڕێ بۆ کەسێک نەخۆشی دڵی لەگەڵا بێت نابێت جورئەیەکی زۆری حەبی خوددە بەکاربێنێت چونکە لەوانەیە بۆیتەوەی تێکچوونێ داین دڵ چون حساباتی زۆرتیایە و پێی کاتەکەی ئەگۆڕێت تەمەن پێشتروا باسەکرا باشترین کات بەیانیان پێش نانخواردن کە حەبی خوددە بخورێ بەڵام ئێستا هەندێک کەس سێ سەعات 11 شەو حەبی خوددەکە ئەخوا زۆر باشتر و ئیزاتر ئیسفادە لێکە وەکوی لەکە بەیانە نەبیخوا باشە جا دکتۆر ئێستا یەک بابەتی زۆر گرنگی خاتوونی دووگیان بۆ خاتوونی دووگیان چی بکات لە کاتی دووگیانی باست کردوێتت هەندێک جار ئەسڵەن ئێمە ئەم ڕژێنرە لە کاتی دووگیانیە تووشی گرفت ئەبێ بە شێوە گشتێکی ئەو خاتونەی پێشووتر ئەم دەیان ئەم ڕژێنەرەی یان چالاگیان تەمەڵ بووە لە کاتی دووگیانیە چی بکات تەمان پێش ئەوەی کە بچێتە دووگیانی ئەو بێ فەحس بکات چونکە خوددە ئەگەر خوددەی تەمەڵ بێ خود خوددەی چالاک ئەگەر ناڕێک بێت خەلەلی تیابێ ئافرەتەکە ناتوانێت سک پڕی بکات تاسیرە کاتە سۆڵ هەمونات ئەو کاتی کێشە دروست ناکە بەڵام ئەبێ لەو کاتەیە پشکنین بکە بە پێی حاڵەتەکان ئەبێ چارەسەری خوددە بەکاربێنێ خۆشبەختانە ئەو چارەسەرانی ئەبێ بەردەوام بێت بەعکسەوە جاروە پێویستەکە حەبەکەی زیاد بکرێت چونکە زۆربەی کات لە کاتی سکپڕیە پێویستی بە چارەسەرێکی زیاتر هەیە بۆ خوددەکەی بەڵام خۆشبەختانە ئەو چارەسەرانی کە بۆ خوددە بەکارێت چ خوددەی تەمەڵ بێ یا خوددەی چالاک لە کاتی سکپڕیا سەلامەتن
هیچ زەرێ نە بە خۆی نە بە کۆرپەکەی ناگەێنێت. ئەی بە خۆشحاڵیەوە زۆر باش. ئەی ئەو جۆرەی کە ئاماژت بۆ کرد لە کاتی دووگیانیا تووشی ئەبێت ئەمە وا هەیە ئەگەر بۆ نمونە دەرمان بەکاربهێنێت یان مناڵەکەی بوو ئیتر نەمێنێ لەگەڵی؟ ئەو کەسانی کە لە کاتی سکپڕەیە تووشی غودە ئەبن ئەبێ لە کاتی سکپڕەکە حەبی غودەکە بخۆن. بەڵام زۆربەی کات دوای سکپڕی غودەکەیان نامێنێ یاخود پێویست بە چارەسەر ناکە. بەڵام هەنێکیان ئەبێ دوای 6 مانگ فەحس بکەنەوە لەبەرەوەی دروستە بێتەوە و هەنێکیشیان مناڵەکانیشان تووشی غودە بن. بۆی لەو حاڵەتەیە ئەگەر نیشانەیان هەبێ مناڵەکان نیشانیان هەبێ بۆ مناڵەکانیان کێشی زۆرە یاخود گەشەی باش نییە یاخود قەبزە بن قەبزی لە مناڵانە یەکێک لە نیشانە گرنگەکانی غودەی تەمەڵ. ئەگەر دایکی غودەی هەبوو بێ مناڵەکەشی ئەو نیشانانە هەبێ ئەبێ بیبای بەلای پزیشکی پسپۆری مناڵان لەوانەیە پێویستی بە پشکنینی غودە بکات. باشە دکتۆر ئەگەر دایکێک هاتوو دەرمانەکانی بە قسەی جەنابەت وەستان نەی خوارد بە دووەدا چوونی نەکرد گرفت بۆ مناڵەکە دروستەکە لە کاتی مناڵ بوون؟ بەڵێ یەک لە توێژینە تازەکان ئەڵێ یەکێک لە هۆکارەکانی ئۆتیزم ئەوەیە کە ئەگەر ئافرەتەکە غودەی تەمەڵی هەبوو بێت و لە کاتی سکپڕیا غودەکەی کۆنتڕۆل نەبێ لەوانێ مناڵەکان تووشی ئۆتیزم بێت. زۆر باشە کاتە دایکان لەم کاتە تکای زیاتر گرنگی بە تەندروستی خۆتان بدەن لەگەڵ پزیشکا ڕاوێژ بکەن. جا دکتۆر ئێستا بابێنە سەر ئەوەی کە هەندێک شێوازی ژیان باسی خوێکت کرد بە ڕێزت ئەوەی ئایۆدینەکەی هەبێ بە تایبەت بۆ جۆرە تەمەڵەکەی زۆر گرنگە. بەڵام وەکو خواردن وەکو جۆڵە ئەمانە هەیە کە بۆ ئەمان دیاری کراوتر بێت؟ بۆ غودەی تەماڵ بە زیاتر ئەو خواردانە بخۆن کە ئایۆدینی تایە کە خوێ ئایۆدینی تایە. بۆ نمونە خوێ هیمالا یاخود خوێی مەملەحە خوێیەکە کە ئایۆدینی زیاتر لە خوێی ئاسایی. هەروە خواردنە ئاویەکان بۆ نمونە ماسی شڕم بڵێن ڕوبیان و ئەمانە زۆر باشن چونکە مادەیەکی زۆر باشە بۆ ئایۆدین. ئەو خواردنێک کە ئۆمیگا 3 تایە بە شێوەیەکی گشتی باشە بۆ غودەی تەمەڵ و باس کراوە ئەڵێ هەندێک لە سەوزە گەڵاپانەکان باش نییە بۆ غودەی تەمەڵ وەکو وەنە سڵق و کاه و کەلەرم و قەرنابیت و ئەمانە ئەڵێ بەتایبەتی و کەسانی کە هەوکنی غودەیان زۆرە لەوانەیە کاریگەری دەرمانەکە کەم کاتۆ لە لەشانە. بەڵام بۆ غودەی چالاک بۆ غودەی سام بەعەکسەوە ئەبێ خوێ کەم کەنەوە و ئەبێ خواردنە ئاویەکانیش کەم بخۆن چونکە ئەمە وای لێکە ڕژێنەکان زیاتر ئەوروژێت و غودەکان زیاتر چالاکە بێ. زۆر باشە دکتۆر وا هەیە بەدەم ئەم نەخۆشیەوە نەچوونی کۆنتڕۆڵ نەکردنی گرفتی تر لە بەشەکانی تر یان نەخۆشی تر لە بەشەکانی تر دروست بکە؟ بەڵێ غودە بە هەردوو جۆرەکەیەوە ماکی تەندروستی دروستەکە. ئێمە نیشانەمان هەیەوەی کە کەسەکە هەستی پێکە ماکی تەندروستیش ئەوەیە کە ئێمە سەیریەکەین لە فەحسەکانە دەرەکەوێت. غودە بە هەردوو جۆرەکە بێت هۆی تێکچوونی لەدایانی دڵ کارەبای دڵ تێکەدات لەوانەیە بێت هۆی زەعیفبوونی ماسوولکەکانی دڵ. دکتۆر کاتە پێویستەکە بەدەم ئەو حەبانەی کەوتت بۆ نمونە بۆ لێدانی دڵەکەش حەب بەکاربهێنن دەرمان هەندێک جار هەیە لەگەڵ بەڵێ لەگەڵ حەبی غودەکە حەبی لێدانی دڵیشان بۆ دانین. هەندێک جار هەیە غودە ئەبێت هۆی بەتایبەتی غودەی تەمەڵ فشاری خوێن بەرزەکاتەوە چاورێخان خوێن بەرزەکاتەوە بە تایبەتی چاوری سەرجگەر و هەروەها بێت و ئەستوربوونی دیواری دڵ و یەکێک لە نەخۆشیە باوەکان لە کەسانی بە ساڵاتچووە بریتێ لە ئێسکە نەرمە فشەڵی ئێسخان پەیوەندی بە غودەی تەمەڵەوە هەیە. کاتە بەشێکی زۆر گرنگی جەستەیە ئەگەر پێما بێت لە سەرەتادا هەر هەستمان بە هەندێک نیشانە کرد سەردانی پزیشکی بۆ بکەین کۆنتڕۆڵ بکرێت ئیتر ئەمەنە بەدەمیەوە ناچێت. ئەوەی باشە هەم پشکنینەکەی ئاسانە زوو تەشخیصەکرێ و هەم چارەسەرەکەشی پشت بەخوای گەورە زۆر ئاسانە. زۆر سپاس بۆ بەڕێزت. سپاس بۆ ئەوەی کە زانیاریەکانت پێشکەش بە بینەرانی ئێمە کرد.